بینەرانی یازی سڵاوتان لەبێت لە پاش هەرسی شۆڕشی ئەیلول و هەجلسانی شۆڕشی نوێ پۆلێک پێشمەرگە و سەرکردەی قاڵبووی ئەزمموی سیاسی و سەربازی شۆڕشی پێشتر بە دروشمی کەمژیان و کەڵژیان جارێکی تر و لە قۆناغی دیکەی سەختی خەباتدا تێ هەڵچوونەوە و درێژیان بە شۆڕش و کاری سیاسی و خەباتی چەکداریدا. یەکێک لەو پێشمەرگە و سەرکردە بە ئەزممون و دیار و ناسراوانەی کە هەڵگیرسێنن و دامەزرێنن و داینەمۆی شۆڕشی نوێ بوو عەلی عەسکەری بوو. ئەو جگەلەوەی پیاوێکی ناسرا و سەرکردەیەکی دیاری شۆڕشی ئەیلول و باڵی مەکتەبی سیاسی بوو، یەکێکیش بوو لەوانەی کە گیانیان کردەوە بەبەری شۆڕشدا و یەکەمین بەلاغی سەربازی شۆڕشی نوێش لەلایەن ئەوە نووسرا. ئەو ڕۆژگارێک چوویەوە شاخ و دەستی دایەوە خەبات، وەک شێرکۆبێکەس دەڵێت ئەو ڕۆژگارە زۆر تاڵ بوو، تاڵ هەر ئێژگار تاڵ، کونەگورگ و کونەورچ و ناو ئەشکەوت و کلۆری دارەکران بە ماڵ. ئەو هێندە چوو بە دڵی میلەتەوە لە هوتافکێشاندا خەڵکی هاواریانە کرد بە ئومێدەوە بژی عەلی عەسکەری بەردی بناخەی گەلی. ئەو یەکێک بوو لەو پێشمەرگانەی دەمێ ساڵ بوو لە سلێمانی و بادینان و لە کۆنگرە و لە منفادا نەفرەتی لە شەڕی ناوخۆ کرد، بەڵام لە دوجار و لە بارودۆخێکی نەخوازراودا ئەو پێشمەرگەیی کە ڕژێم سڵی لێ ئەکردەوە و زەفەری پێ نەبرد بەهۆی تێکچوونی ڕیزی کوردایەتیەوە بوویە قوربانی شەڕی ناوخۆ و بەدەستی کورد کوژرا. ئایزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هەڵوێستی عەلی عەسکەری لە سەر نسکۆی شۆڕشی ئەیلول و دواتر چۆنێتی دەربازبوونیان لە دۆڵە ڕەقە و لەسەر چۆنێتی گەڕانەوەی لە ئێران و ئاوەری و دوورخستنەوەی بۆ باشووری عێراق لەلایەن ڕژێمی بەعسە و هەروەها خستنەڕۆی ڕۆڵی عەلی عەسکەری لە هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ و پێگەی سیاسی و سەربازی و چۆنێتی ڕوودانی کارەساتی هەکاری و کوژرانی ئەم سەرکردەی و ژیانی خانەوادە و نەوەکانی و وەفای شۆڕش پاش کوژرانی لە بەشی دووەم و کۆتایی دیدارەکەمان درێژە دەین بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز سەبیحە شێخ جەلال هاوسەر و هاوخەباتی عەلی عەسکەری. سەبیحە خان دووبارە بەخێر بێیتەوە بە بەرنامەی ڕۆژانەکەم. زۆر مەمنون، سپاس دەکەم. سپاس بۆ جەنابیشت. سەبیحە خان بەر لەوەی بچینە سەر هەڵوێستی عەلی عەسکەری لە هەرسی شۆڕشی ئەیلول، پێم خۆشە بچینەوە سەر ئەو ڕۆژگاری کە باسی ئەومان کرد کە لە دۆڵە ڕەقە دواتر کە دەربازبوون چیان بەسەرات و چۆن چیان کرد. عەرزم کردی کە هەباساغا دەیانێرێ بۆ بە تەرەکتەرێک و نەجاتیان نەدا و لە ئەو هەتا منتیقەی ساردکە و ئەوە لەوێ کە دەستنە ساردکە و شەقادی ساردکە بە کەڵک دەیانێرێ دەیان پەڕێنێتەوە دەچێنە لای حاجی برایمی چەرمەگا و لەوێەوە هەریەکەی بە پێی تەنزیم و هینەکانی خۆیان تەبیعیەوەیان تەنزیماتیان هەبوو تەنزیمیان هەبوو بە پێی تەنزیمینی تەنزیمەکەی خۆیان و دەیان گوازنەوە بۆ بەعزییان بۆ سلێمانی و لە کاک عومەر و مام جەلال و حکاک حیلمی و ئیتر عەلی دەچێتە کەرکووک و جوابی بۆ من نارکە من ڕۆشتمەوە بە پەلە و زەلامێک هات من گەشتمە مەلا سەفی و لەوێ دەڵێ عەلی سەبیحم بۆ ڕزگارکەن چووکە دەیگرن ماڵی مەلا مستەفا ئەگەر بەردەستیان کەوێ بە گورجی خێرا جواب بۆ براکان منێرێ بۆ سەرگەڵ و هەنادیان بە دوامە و منیان هێنایە و هاتم لێرە شێخ محەممەد چاوشین هەبوو چوومە ماڵی ئەوان و ڕەوانی کردم بۆ کەرکووک و ئیتر مناڵ هەرێکەی بەلایەکە شاڵاومدا بە پیرەمێردێکمان لەکن بوو مینەی ناو بوو ئەو بەخێوێ کرد شاڵاو مینە بردی و ئیتر منیش بۆ خۆم ڕۆشتم بۆ لای عەلی و بردیانم بۆ کەرکووک و لە کەرکووک چوومە ماڵی پورم لەوێ کامیلی جەمیلی مەلاوەیسی هەبوو برای کامیل جەمیل لە بەینیان نابوو ئەو شوێنەکەی زانین شوێنیان کە مختەفی بوون و برادران کە تەنزیماتیان لێکرد لەوێ شوێنێکی نەهێنیان هەبوو لە حەمام عەلی بەک لە حەمام عەلی بەک لەوێ ئیتر شەوێ هات جەمیل منی برد کە چووم عەلی لە ماڵی مەلا عەبدوڵڵا مەلا ماتۆڕیان پێگوت لەوێ خانۆکە بە ناوی برادرێکەوەی گیرا بوو تۆفیقی ناو بوو لە شەریکەی کەرکووک لە نەوت ریشیە کرد خانۆکە بە ناوی ئەوانەوە گیرا بوو بەڵام برادرانی خۆمان لەوێت کاری حیزبیانە کرد و لەوێ مەلا عەبدوڵڵا خۆی و خێزانەکەشی لەوێ بوون ئیتر منیشان برد بۆ عەلیش لەوێ بوو ئیتر مەلا عەوڵار نقل بوو بۆ کەرکووک و بۆ هەولێر و ئێمە لەوێ ماینەوە عەلی بوو بە مەسئولی کەرکووک و لەوێ پێشەوەی عەفوکەم بڕوا بۆ هەولێر حکومەت زانی ئێمە جرم و جۆڵێکەکە و مام جەلال و عەلیوان هاتوونەوە ناو شار و مختەفین و مەلا مستەفا ئەو کارێ لەگەڵ کردن و لێمانە گەڕا و مەنعەتە جەولیە کرد و دەگەڕا و ئیتر هەتا ژینێکمان هەبوو
ژێر دووسێ پرتەقار هەڵمان قەن لەگەڵ عەلی دوو بە دوو بۆ خۆمان هەر ئەو هەریە قەند و من دەمکردە بیری هینی لێبوو بیری ئاوەڕۆ هەیە لە کەرکووک دەمکردە بیرەکەەوە و گڕەکەم هەڵە برد بە سەتڵ دەمکردە بیرەکەەوە بە دوو شەو ئەومان هەڵ قەند و بۆ بن چیمەنتۆکە و بۆرێکی ئەوەندەی سۆندە دوو سۆندەمان تێ کرد و کوتی دەسرم منەچمە ناوی سرم داپۆشە و بزانم ئەگەر هاتن من ئەتەجەول بوو ئەتوانم لەوێ بژیم منیش کە چووە ناو هینەکەەوە تۆزە گڕم بەسەرا کرد و هینم کرد دەستم کردە گریان تەحەملم نەکردم ناتوانم تۆ لەوێ ئابی من لێرە حتمما ئاشکرات دەکەم چکە هیچ نەتوانی ئەو دیمەنە ببینی نەمتوانی ئەو دیمەنە ببین و خێراتەوە دەرێ و دوو مۆمی برد لەگەڵ خۆی و نەمتوانی بێڵم تاقی کاتەوە ئەجا لە تاوانە دەمگوت پەیژا خێنە ناو دوو لە ڕوێەوە بیرەکەەوە چۆن سەر پەیژەکە ڕاوەستا دەمەگو سەرقاپێکی گەورەی هەیە بیرەکان بچوو ئەو هینەوە دەیگو ئاخر هیچ بەدەنم نامێنێ دەمگو ئاخر ئەی چی بکەین من ئەتەجەول بوو ئەو خوای ڕەحمی کرد ئەو ڕۆژە نەگەشتنە لای نهاتن لای ئێمە ئیتیساریان هەبوو لەگەڵ عەرەبەکان لەگەڵ بەعزێ لە عەرەبەکان هەوسا عەبدوڕەحمان عارف هەبوو زمانی عەبدوڕەحمان عارف بوو لەگەڵ ئەو عەرەبانە ئەوانش کاری خۆیانە کرد حیزبی خۆیان ئیتیسالیان هەبوو لەگەڵ ئەوان هاتن بە ماتۆڕ بردیان من ئەتەجەول بوو منیش پۆستاڵێک و دەستێ جلی عسکەر و هینم داناو لەگەڵ تاقمەتە راشێکی تۆزە هین لە نایلۆنەکەم پێچاو وەکو فڵسەیەک و دام ناکوتم ئەگەر هاتن ئەڵێم مێردەکەم عسکەرە و چۆ بۆ عسکەری باشە ئەگەر بڕێک زیاتر لەسەر ببوورە لەسەر پەیوەندی و دۆستایەتی و نزیشی عەلی عەسکەری لە مەلام سەفای بارزانیەوە پۆستین موسا دەروێش ئەڵێ لەسەری ئامێدی گەیشتین بە مەلام سەفای بارزانی ئەو لەوێ بە عەلی عەسکەری وت گەر من کوڕێکی تری وەکتۆم هەبا هەیە مەخلیس بۆ کوردی کوردستان ئێستا زۆر دەمێک بوو ئێمە سەرکەوتو بووین ئەم دۆستایەتی و نزیکی مەلام سەفای بارزانی و عەلی عەسکەریە بۆ تێکچوو ئایا تەنها پەیوەندی بە باڵی مەکتەبی سیاسیەوە هەبوو بەڵێ چکە عەلی باڵی مەکتەبی سیاسی بەجێ نەهێشت بازە بۆ خۆشت دەزانی ئێستا کە ئەم خەڵقا جارجارە گلەی لەسەر کردەکان هەیە ها حتمما ڕەنگە ئەویش هەڵوێستێکی کردبێ بەرامبەر بە و گلەیەکی لێ هەبێ نەشوە مستەفا شتێک لێ لەوبارەیەوە کاک نەشوان ئەڵێ بەلام مستەفا ئەویست نفوز و هەیبەتی پارتی وەکو حیزب بشکێنێ ئەمەش لەگەڵ بیر و باوەڕ و بۆ چوونی عەلی عەسکەریان نەهاتەوە بۆیە ئەو بەلام سەفای بەجێهێشت ئەویان ڕەنگە کاک نەشوان باشتری لێ بزانێت بەس مەلام مستەفا من بیستومە لە عەلی لە خۆی کوتێتی عەلی ئەگەر مردیشم تۆ سەروەسێتم بە چونکە عەلی هەر کارێکی کردبێ هەر عیشێکی کردبێ لە هەر بوارێکە عیشی کردبێ بە دڵسۆزانە و بە مەردانە کردوێتی یا نەی کردووە یا بە مەردانە کردوێتی نەیتوانیەوە شتێک بکە و پاش قول بگرێ و دڵی شتێک بێ و زمانی شتێکی کە بێ هەر شتێکی کردبێ لا عەلەتەعین هەتا مناڵەکانیشی وا فێر کردووە هەتا عایلەکەشی وا فێر کردووە هەر شتێکی کردبێ لا عەلەتەعین زمان و دڵی وەک یەک بووە ئەو بە دڵسۆزی پشتیوانی لێ کردووە لە مەلام مستەفا هەتا ئاگری تێبەرە بێ ڕۆژێک لە خانوێکە تارە ڕەمێکە عەلی بە شەق جا بە قووەت بوو هین بوو هەتا ئەوای لە سێوە کرد بە ئەو دوو پەنجەیە سێوی ئەوا لێ کرد کارتێ کرد چی ئاگری تێبەرە بێ سەبیح مەلام مستەفا خانۆکە ئاگری تێبەرە بێ لە هینەکەیە ئەو خانووی شەستیری لێدا شەستیر لێدا لە کە ڕەمێکە تەیارە ئاگر لە خانۆکە بەرە بێ جۆسانە وێسانە دەگیرێ عەلی لە تاوانە مەلام مستەفا لە ژوورێ بێ پەنجەرەکە دارە بێت دەری دێنێ پێلەقە دەری دێنەوە مەلام مستەفا لەوێ بێتە دەرێ نەوە کاشتێکی لێ بێت یعنی مەلام مستەفا بڕوای بە عەلی بوو دەڵێ عەلی تۆ سەروەسێتم بە ئەگەر مردم یعنی ئەوەندە باوەڕی بە عەلی بوو و عەلیش بە دڵسۆزی و بە سەرکردەی زانیوە لەگەڵی بووە هەتا ئەو حاڵاتەی کە بەسەر هاتنجای شقاقەکەیان لە چیەوە بووە لەبەرەوە بووە ئەم لای باڵی مەکتەبی سیاسی گرتووە ئەوانە برادەران بۆ خۆیان باشە زانن حتمما شتێک هەبووە چۆن ئێستا خەڵک گلەی هەیە ئەو ساژ ڕەنگە هەڵوێستێکی نوان دەبێ ئەویش بەدڵی نەبوو بێویش خۆ تەبیعی هەبوو هەموو شتێک ناڵێ بەڕێ قوربان بەڵام ئەڵێن لە یەگرتنەوەی باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی لە ساڵی 1970 عەلی عەسکەریکی یەکێک بوو لە وەفدانەی کە ئەچێتە لای مەلام مستەفا و داوای لێ یەکە کە کۆتایی بە هەموو کێشەکان بێن و
چارەسەری نەخۆشیەکان بکەن. علی ئەسکەری لەوایە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو چونکە زۆر پێی ناخۆش بوو کە ناو حکومت بوو هەمیشە جنێی بەخۆیەدا هەمیشە لە شەڕەکانیش کە جاری وا بۆ سەرکەوتوو نەبووە لەبەرەوە بوو ئیمانی پێی نەبوو ئیمانی بەوە نەبوو شەڕ بکە ئیمانی بەوە نە بەس توش مەلا مستەفا تووشی کردن بەڕاستی ئەجینا ئیمانی بەوە نەبوو علی ئەسکەری لەسەر یەک کابرایەکی حەمبار نیوە سندوقەتایەکی پێبوو مەخفەرێکی لە ئیمام قاسم چۆڵ کرد معاون و معاون شورتە و هەموو پۆلیسی هەمووی تێ هەڵدان و بردننی و چۆڵی کرد مەخفەرەکە وەڵڵا بە قاید فرقە و بە مسەڕیف و بە مدیری بە ئەمن و بە هەمووی کە ئێستا خەڵک ناوێت لە چاویشیان لەبەر هەڵبڕێ کە ئازادیشە وەڵڵا ڕجایان لێ کرد و لە بەریە پاڕانەوە کە بۆ ئەوەندە علی ئەسکەری قبوڵی کاو بێن داوای لێبوردنی بکەن ئەوان داوای لێبوردن بکەن یعنی علی ئەوە بوو ئیتر ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لەوەی دەیویست بە حەلی کا حیزبەکە و بڕۆتەوە لای مەلا مستەفا هەر چۆنێک بێ زۆر جار دەیگوت ئەگەر پیاو بم لێرە نابم با مەلا مستەفا بمکوژێ. زۆر باشە پەیوەندی نێوان علی ئەسکەری بە نەوشەڵ مستەفاوە چۆن بوو؟ نەوشەڵ مستەفا خۆی باسیەکەڵێ لە 63 یەکتریمان ناسی بەڵام لە 64 بۆ 70 ناسیاوەکەمان زۆر قوڵتر و بەهێزتر بوو هەرچەند بۆ ماوەیەک ناخۆشی کەوتە نێوانمان هۆکاری ئەو ناخۆشیی نێوان نەشروان و علی ئەسکەری مام جەلال زۆر تای کاک نووسروان زۆر تای مام جەلال لێگرت علیش مام جەلالی خۆ زۆر خۆشەویست وەکو برا گەورەیەک تەبیعی بەس علی زیاتر بە هەموو شتێکی ناگوت بەڵێ قوربان علی کابرایەک بوو بە چاچێک گوت چاک بە خراپێک و خراپ قاچی ڕەفیقەکانی خۆی نەچێشاوەتەوە بۆ خۆی بڕێ لە جیاندانیشم و من با من شتم و ئەوان بخەم ئیمانی بەو شتانە نەبوو هیچ بەس ئەوەی پێ ناخۆش بوو مەسەلا خەڵک بە ناومان بنێمە حیزب بووین هەتا من لە ڕۆژێک تووڕە بووم لە کابرایکی عەرەب گوتم نەڕێ جەماعەتی حیزب جەماعەت جەلال بڵێ جەماعەت حیزب ئێمە جەماعەتی حیزبین پێی خۆش بە ناوی شەخصەوە بە ناوی شەخصەوە ئەوەی گوت ئێمە حیزبین بەڵێ سەری ڕێزی بۆ دانەوێنین خۆ بە برا گەورەمان قبوڵ کردووە و قبوڵمان بووە وانە کە تۆ ئێشەکت بە برا گەورەی خۆت قبوڵ کرد هەتا ئەو لەحزەی کە قابیلی بێ برا گەورە بێ هەتا ئەو لەحزەیە هەر بە برا گەورەی ئێزانی تەبیعی هەر بینی لەسەر ئەوە بوو هەجی ناخۆ هیچ شتێکی کە نەبوو دوایی کە تێگەیی ئیتر کە تێگەیی کاک نووسروان پەشیمان بۆ علی زۆر خۆشەویست و هەمیشە لەگەڵ مناڵەکانی من خەریکی تاوری بوو لە کەچوو بووینەوە بە لای مەلا مستەفاش و هەر لەگەڵ مناڵەکان هینێ کرد و لە لامان بوو. لە ساڵی 1975 ئیدی هەرسی شۆڕشی ئەیلول سەر هەڵەیەت پێم خۆشە بزانم هەڵوێست و ڕۆڵ و بۆچوونی علی ئەسکەری لەسەر هەرسی شۆڕشی ئەیلول چی بوو لەو ڕۆژگارەیە؟ شۆڕشی ئەیلول کە ئاژ بەتاڵەکە بوو ئێمە ئاخر کەس چوین بۆ شنۆ ماڵمان ئاخر ماڵ بووین باوەڕکە کە چوین بۆ شنۆ ئەویش چۆن چوین پەلی زەلام بە تارە ڕەمێ کرد دەستە زەلام بە سەعاتەوە دەپەڕی ئەم لاولە ماڵەکەمان ئێمەش هەموو ڕۆحمان چوو بوو هینێکمان کونێکمان هەڵخەندە بۆ علی بە دووربین تەماشای کرد کوڕەکانی بان کرد وەرە وەرن بە تەماشای تارەکەکەن منیش تووڕا بووم دەمگوت تۆ مناڵەکانم بە کوشتە دەیت تۆ بۆ خۆت کەیفی خۆتە تۆ خۆت دەتەوێت بکوژرێ نامەوێت مناڵەکانم بکوژرێن یعنی آخر لەحزە کە زانی ئێمەش زۆر سەغڵەتین و زۆر کە ئەوەی دی ئەو دی منەی دی ئیتر ئێمەشی ڕەوان کرد بۆ ئەوێ و علی ڕۆژێکیان هات کوتی ئەوە تەواو کرا بوو بە ئامێرهێزی ئەو منتیقەیە مەلا مستەفا دوایی کردی زۆز بوو ئەوە ئەتر چوو لبادی کڕی و کای بر بۆ سەر شاخی بۆ ناو بەفرەوش چادری هەڵدا و معلەباتی کڕی و هەتا هینەڵێ عەبدولوهاب دروشێڵێ کاک علی تالیبەکانی تەعزیزیە داوای معلەباتەکە دەڵێ من چۆن بەرگریان پێ بکەم لەو شاخە کە نانیان بۆ نەچوو کە دەوریان گیرا کە شتێک بوو ئەی چۆن بەرگری بکەن کە خواردنیان بۆت تەرتیب نەکەم و شوێنیان ڕێک و پێک نەبێت ئەم هەموو فەردەکای بر لبادی لە دیەکان کڕی جا لبات قەت ئاو هەڵ نامژێ لەسەر بەفرەکەی دەشت کرد و کای ڕۆ کرد و ئەنجا لبادی بۆ دانان خێمەی لەسەر هەڵدا بۆیان
ئەو بوو شەڕەکە سەری نەگرت و مەلا مستەفا قەراریان دا ئاش بەتاڵ بێ و عەلی کوتی مندانانیشم بە مەلا مستەفای گوت تۆ بەیانێکمان لەسەر دەرکە چیمان پێڵێ پێمان بڵێ هەتا کاک برایمان دەیانگو عەلی دەتکوژێ مەلا مستەفا تۆ بۆ ئەوەندە ئینکاری بەڵام وای ناجێڕنەوە خەڵکەکە ئێستا هەرێکەی بەنەوە ئێگەی جێڕێتەوە پێم وابێت داواشی لێ کردووە کە یەکێک لە کوڕەکانی بەڵێ ئەڵێ پێت خۆشەیەکێ لە کوڕەکان ئەوە دوایی بوو ی کوڕەکان بەس دەڵێ بەیانمان لەسەر دەرکە لە زدمان بە بەیانمان لەسەر دەرکە چیمان پێڵێ پێمان بڵێ قەراریشت دەدەینێ بەبێ ئیعازی تۆ بەبێ ئەمری تۆش ناشجوڵێنەوە بەس شتێ ئیمکانیات و دا و دەرمان و ئیمکانیاتی فیشەک و وەکو مادەش یارمەتێکمان بدە من شەڕی پارتیزانیەکەم تۆزێ هەڵوێستێکی گرتبووم مەلا مستەفا دوایی نازەم بۆچی نەیهێشت ئیتر نەهێشت و کە ئەوە بوو خەڵک دەستێکی کەوتە ئەم لای دەستێکی کەوتە ئەو لا و خەڵک هەموو خۆی کوشت خۆی بەدەماوادا کە کوتیان عەلی عەسکەری لە خۆشیانە حالیان نەبوو کە دانانیشێ ئیتر کە کوتیان قبوڵ نەکراوە خەڵک خۆی بەدەم ئاوادا خۆیە کوشت ئیتر کەوتنم گواستنەوەی شتووە تا مەلا مستەفا بە عەلیێڵێ عەلی ئیدریس و مەسعود بەجێ مێڕە لێرە چونکە میلەتەکە خەڵک تۆزێ دڵی گەرم بوو هین بوو ئیدریس و مەسعود لێرە لە حاجی و مەرانوان تا تەسفەی ژینەکەن بە لە دیاریان بە ئەوش لە دیاریان بوو بەجێ نێشتن هەتا بردنێ نەغەدا بە کاک مەسعودیشم گوت هەتا بردنێ من نەغەدا تەسلیمی مەلا مستەفای کردنەوە ئەنجا عەلی هەتا ڕۆژێکیان جێبێک و 2000 دیناریشی بۆ نار بوو بۆ ماڵمان ئەو ساڵە مەهاباد بوو گوتی جێبەکە قبولەکەم بە 2000ەکە قبول ناکەم منشتم عەلی تۆ قبولی ناکەی وەڵڵاهی سەماوەرەکەی زمانی باپیر من فرۆشتووە دینارێکمان نییە سەبری بۆتانی 100 دیناری داوینێ بەڕەحمەت بێ مرد سەبری بۆتانی 100 دیناری داوینێ و قاپ و قاجاخی قەدیمم داناوە لەو حەوشەیە و لەگەڵ نەختێ چامان هەبوو فرۆشتومە دینارێکمان پێنێ قبولی ناکەی دەشمان بەیەوە بۆ عێراق بە تەوای جەنابەت هینیش بکەی تەنزیماتیش بکەی ئەی ئێمە بەچی بژین هەتا تۆزێ خۆمانەگرین بۆیە نێریەوە خۆقەی تێکە ئەیتر ئەنجا قسەکەی منی بەدڵ بوو پارەکەشی نەناردەوە ئەڵێن لە جەمالی حەکیمە غاڵێ لە دوای هەرس ئەو دەمەی کە لەم هابان دەچنە هەمەدان لە ئێران نازانم مەهاباتەیە هەمەدانە بەس لە ئێران جەمالی حەکیمە غاڵێ مەلا مستەفا زۆر هەوڵیاوە کە عەلی عەسکەری لەگەڵی بمێنێتەوە بەڵام نەماوەتەوە بۆچی ئەوانم ئاگالێنێ بەس لە مەهابات عەلی لەگەڵ هەمویان ئەوە کاک نۆشروانی فؤاد مەستیوان هەموو ئاگان لێتی لەگەڵ هەموو زابتەکان لەگەڵ هەمویانە دەستە لەمێ لەگەڵ یەشک دوان کۆ بۆ لەوێ لەگەڵ چوار لەوێ لەگەڵ پێنج لەوێ لەگەڵدا شەو و ڕۆژماری ئەمە لە مەهاباد سیڕێ هات گوتی من ناچم بۆ ئەوروپا خۆزگە پشتوی نایە خۆزگە بەش ڕۆشتی نایە گوتی ناچم بۆ ئەوروپا ئەگەر شتێکم بۆ بکرێ لە عێراق بۆ مەکرێ ئەگەر بۆم نەکرێ لە ئەوروپا بۆم ناکرێ من ئێوە دێن لەگەڵم نایەن کەیفی خۆتانە من دەڕۆمەوە بۆ عێراق یەکێ بوو لە پێشمەرگانی کە بڕۆ بەچوونە ئەوروپا نەبوو نەخێر ئەویست لە ناو کوردستانە نەخێر کوتی من دەڕۆمەوە هاتەوە لێرە هاتینەوە حکومەت هێنایی و بردی و هێنایی و بردی ڕۆژێکیان لێ تۆزە لێمان مات بوون و دوایی ڕۆژێک کۆمەڵێ خەڵکی کۆ کردەوە و بردی بۆ ئەحماوە بە ناوی سەیرانەوە ئەی حکومەتیش نەخەوتەوە ها هەچەند زۆر هینێکی وای نەکرد بوو بەڵانیش ئارەدێکی پێدابوون بە خەڵقەکە ئێتر هەموو سێ ڕۆژی پێ نەچووباریان کردین بردیانین بۆ بەغدا و لەوێ بەرامبەر لای قەسر ئەبێس خانوویان بەرامبەر مەخفەرێک دای نێو کوتیان دەبێت ئەلێرە بن و لێ وەکو دەست بەسەر و دوایی ئەمریان کرد دەبێت تۆ ببی بە مدیر بەلەدەی ڕفاعی نایکەم بەر لەوەی بچینە سەر ساڵانی ئاوارەی لە ڕفاعی و بوونی بە سەرۆکی شارەوانی لەو شارەیە لە 1975 لەسەر داوای مەلا مستەفای بارزانی کۆبوونەوەیەکە کرێ لەسەر مەسەلەی هەرسی شۆڕشی ئەیلول لە کۆبوونەوە عەلی عەسکەری زۆر بە جددی داواکە کە شۆڕش بەردەوام بێ و بەرگری بکەن و کۆڵنێن و چۆکدانێن هەتا داوا لە دەوتری داوا لە بارزانیەکە کە یەکێک لە کوڕەکانی با لەگەڵ عەلی عەسکەری ئەوان بمێنێتەوە و بەردەوام بێ لە شۆڕش و دواتر تۆ بەیاننامەیەک لەسەر ئێمە بنووسە ئەم هەڵوێستەی عەلی عەسکەری وەڵامی مەلا مستەفا لەو کاتەیە
چی بوو علی عسکەری کە داوای کردو کوڕێکی لەگەڵ قبولی نەکرد ئەمە من بۆ ئەوان ئاگام لێ نەکە داوا بک کوڕێکی لەگەڵ بێ بەس بۆ شۆڕشی نوێ بەڵێ بۆ شۆڕشی نوێ ئاگام لێتی کە بۆ کوڕەکەی بەڵێ بەڵێ بە شۆڕشی ئەوە دوای دی ئی شێڕشی دوای بۆ بەڵێ جواب بدەدەمەوە بەڵێ بەزەوە دەڵێ بەیانمان لەسەر دەرکە باش پاش بەڵێ پاش گەڕانەوەتان بۆ کوردستان دیکە علی عسکەری قبول ناکە وەک سەرکردەیەک وەک پێشمەرگەیەک بچێت لە ئەوروپا دابنیشێ و کاری سیاسی بکە کە ئەگەڕێنەوە کوردستان بارودۆخی ئەو کاتەی ژیانتان چۆنە بێ و بارودۆخی سیاسی علی عسکەری چی بەسەر دێ و چۆن دوورەخێنەوە بۆ ڕفاعی ئێمە وەکو عەرزم کردی ژیانمان هیچ لە نوێ دەست پێ کردبەوە نوێ نەختی عەشاوشتمان ما بۆ ئەوی پێمان مابوو ئەوی لە گەڵاڵە بەجێمان نێشت بوو باقیمان هەموو لە گەڵاڵە بەجێهێشت تۆزێ شتمان پێما بوو بای ئەوەندەین ئەو سەعات نوێنمێنە بوو خۆ قەنەف و مەنەف ئەو شتی وامان نەمابوو هیچمان نەبوو ئەوەندەمان پێما بوو خانێکمان گر ئەلێرە و تیا دانیشتین و کۆ عەرزم کردی چوو بۆ ئەو سەیرانەی کرد و ئێتر ئەو 2000 دینارەمان هەبوو 2000 دینارەمان هەبوو منیش ئەو 2000 دینارە عەرزەیەک لەو بەرماڵی خۆمانەوە ئەو خانوانی کە بۆ خۆمانی تیا بووین وابزانم 400 دیناریانم دا بەو عەرزە و ئەویش لێم تووڕابوو دەیگوت چۆن شتی واکەی و منیشتم وڵی برێ و نەڕێ هەر ئەو عەرزەیە بە 2 دیناری و نیو بوو یان بە 2 دینار ڕوبعێک بوو مەتری گوتم هەرێ کڕم ئای عەلی عەسکەری دەزانی نازانین چیمان لێ بەسەر دێ منەی کڕم کەچی تۆزە قسەی کرد و من ئیتر بە قسەم نەکرد تۆزە حیسابی بەعزە شتێکی بۆ کردم واقع ئینسان حەق بڵێ تۆ هاوسەر و هاوخەباتی بووی چۆن حسابت بۆ ناکە ئیتر ئەو عەرزەمان لێ کڕی باقی ئەوەندەمان پێما کە حکومەت ئێمەی کە تو ئەو سەیرانەی کرد و وینی کرد ئێتر گواستیانینەوە بردیانین سەر کردیان دەبێ بڕۆن بۆ بەغدا ببوورە لە ڕفاعی چۆن علی عسکەری چۆن کرا بەسەرۆکی شارەوانی لە بەغداوە ئەمری ئینان بۆ دەرکە بردیان بۆم ئەمنی عامە ڕۆژی چەند جاریانە بردن بەڵێ خۆ هەر ئەو نەبوو کاک عومەر بۆ بەڵێ ئەزانم مەبەستم چۆن بوو بەسەرۆکی شارەوانی دەیگو من خۆ هیچ شتێکی وەزیفەی حکومەتم دەبینەوە من لە شارەوانی چی من نایکەم شتی وا ناکەم هەتا کاک عومەروان داهاتون کەمال محەیدینوان عەلی بۆ خاتری خوا دەتکوژن تۆ بۆ وا ڕەقی دەیگو بمکوژن باشترە من ناچم ئاخرەکەی کاک عومەروان وایان لێ کرد کوتیان عەلی جان خۆ هەری تۆنی هەمومانی قبولی کە ئەڵێن باری دەرونی زۆر خراپ بووە لە ئەمارە ئەو ساڵانە ئای بێ قەزابی ئەجا ئەو بۆ نقلیان کردین بۆ ڕفاعی و ماڵمان چوو بۆ ئەوێ و کردیانە مدیر بەلەدێ لەوێ و دانیشتین و ڕۆژی کە سەری مانگان نابوو خوا ئاگادارە مەعاشەکەی کە وەرەگرت 100 جنێوی بە خۆیەدا کە لە دوورەوە فڕێدای بۆ من ئەجا بە حەیاتی قەت پارە لە جیرفانیان نەبووە قەت مەسرەفیشی نەکردو قەت ئاگای لە هیچیش نەبووە ئاگای لە ماڵیش نەبووە تۆ خۆت سەرۆکاری مناڵ و خێزان و هەمووی هیچ ئاگای لە یەک شتێک نەبوو کە فڕێدا دەیگو ئەو پارەیە دەموجا کە تۆ بە پیسی بزانی خۆ لای من ژەر پیسە دەیگو نە با من ئەو پارەیە لە جیرفانی منە نەبێ بەخوایەکەت ڕۆژی 100 جنێوی بە خۆیەدا دەیگو ئەگەر پیاو بم ئەمە قبوڵ ناکەم چۆن من و لێرە هەستی بە سوکایەتی کردوەسی کرەوە شوێنی ئەو نییە بێتێتەوە شاخ ڕۆژێکیان نەختێ کورد لەو دەم ئاوا بە حەسیر هینیان کرد بوو حەسیریان هەڵدا بوو لەوێ بوون خەڵکەکانیان گواست بۆ بۆیە ئەیتر قایم قامەکە کابرایکی کوێر دێ داوای ئار دەکا نازانم چیە زۆر بە تووڕەبوون قایم قاپ لێی تووڕابێ ئەویش کەلوای عەلی دانیشێکەوە تووڕابێ عەلی لێی تووڕابێ لە قایم قاپ چۆن تۆ لەو ئەوە تووڕابی ئیتر دوای قایم قام شتەکان کورتەمەوە قایم قام دەبێت وەکو دەریۆشێکی دێدێ لەگەڵ عەلی زۆر لەگەڵی تێکەڵ بوو هەموو جارە دەهات بە خۆی بە سایارەکەی خۆی دەیبر بۆ شەدرەوەەوە دەچون میوایانە کڕی بە یەکە شتیانە کڕی عنی ئەوای لێ هات کرد کەوا لێی تووڕە بوو بەس عەشایر بوو قایم قامەکە ڕۆژیشان هینێک دێ فەتیشێک دێ لەگەڵیان دانیشێ بە عەلیە لێ دەڵێ 1000 دینار هەیە بۆ بەلەدێکە بۆ هەموو هینەکە دەڵێ بە 1000 دینار بە چی پێیەکرێ عەلی هیچ مەشروعێکی پێ ناکرێ ئەوی ژەڵێ دیارە تۆ پارە نازانی پارە سەرف بکەیت کە لەگەڵ وای پێڵێ عەلی هینەکە ڕەگرێ و پێی کێشێ
ئەڵێ من ئەوە نیم جارێ تۆ واقسە لەگەڵ من بکەی و ئەوەندەشم مەسرف کردو ئەوەندەم پارە دیوە لە باوک و باپیرە گەورەی تۆ زەوڵا هەموو دەستی عەلیە گرن و ئەوان ژڕێن لە داوای لێبردننی لێ بکە لە کاک عەلی ئەوە کابرایەکە سیاسیە خۆت عەلاقەی بە مدیر بەلەدیەوەی ڕازێک ئازادی ناچی پێکرێ ئیتر کابرای مفەتیش داوای لێبردننی لێکە ئەو بانجیان کرد بۆ هین بۆ ناسرێ ئەڵەن کە لە ڕفاعی ئەگەڕێتەوە ئیتر خۆی ناگرێ و باری دەرنی تاو نابێ لە سلێمانی لە ماڵی شێخ مەحموودی بەقاڵ بۆ ماوەیە خۆی شاردێت چۆن ئەگەڕێتەوە ڕفاعی ئیشارەت تێ بەوەی بدەم ئەوان تەواوکەم بەڵام پشوویەک وەرەگرین دواتر چۆرە سەر قسەکان بەڕێزان پشوویەک و دواتر بەردەوام بین و ئەگەڕێنەوە وڵاتان